بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. إمان داراني برزو خوشويست، بیسەرانی بەڕێزی ڕادیۆی دەنگی ڕووناکی، سڵاو و میهرەبانی خۆی پەروەردگار نمنم بەسەر دڵ و دەرونی تاسەماند بۆ گەیشتن بە ڕۆژەکانی یەکەمی مانگی ڕەمەزان ببارێنێ. داوامانە لە زاتی پاکی پەروەردگار دڵەکانمان ئارامکە، شەوقتیانە زیاترکە. خۆشەویستانم، ئێمە لە بەرنامەی سەدای عاریفاندا باسی ئەو ناخەمان کرد کە عاریفان هەنگاوی زۆر گەورە بەرەو خوا ئەنێن، بەڵام پێویستە خاڵێکی زۆر گرنگ لە لای ئێمە و نەبێت، ئەویش ئەوەیە تاسەمەندی بۆ دیداری ڕەب العالەمین بە هیچ ڕێگە و ڕێبازێ ناکرێ. هیچ کەسێک نابێتە عارف ئللا ئەو کەسە نەبێت کە بە تەواوی شوێنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەکەوێ. ئاەتێک هەیە لە قورئانە، ئاەتێکی پیرۆز پێ ئەوترێ ئاەت المحنە، ئاەتی ئیمتیحان، ئاەتی ناڕەحەتی. ئەم ئاەتە پیرۆزی قورئان کە پێ ئەوترێ ئاەت المحنە بریتە لە ئاەتی قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. ئەگەر ئێوە خوداتان خۆشەوێ شوێنم کەون ڕێگای خواویستی و خواناسی و عاریفایەتی لە شوێن کەوتنی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. بۆیە زۆر کات کەسانێک هەیە وا تەسەوورەکەن کە عاریفایەتی لە شوێنێکەوە دەستیان ئەکەوێ کە غەیری ڕێبازەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، کە لە هەڵەیەکی زۆر گەوران هەموو ئەو چنک و سەرچاوانەی کە هەن، هەموو ئەو فکرە جوانەی کە لای غەزالی ئەیخوێنیتەوە، هەموو ئەو فکرە جوانەی لای جەلالەدین ڕۆمی ئەیخوێنیتەوە، لای ئیمامی ڕەبانی ئەیخوێنیتەوە، لای شێخی گەیلانی ئەیخوێنیتەوە، هەمویان ئەمانە سەرچاوەکەی ئەگەڕێتەوە بۆ شوێنکەوتەی ڕاستەقینەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆیە أصحاب رسول الله صلى الله عليه وسلم همویان عارف بون بخوا، هموشیان لڕێی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. سەلەفی صالح بە هەمان شێواز، علەمای کیبار، ئیمامانی بەڕێزی گەورەی ئەم ئومەتە هەمویان لە شوێنکەوتەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم گەیشتنە عاریفایەتی خوا. بۆیە ئێمە زۆر گرنگە لە عاریفایەتی ڕەب العالەمینە نەرم هەنگاو بە هەنگاو شوێن پێکانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بکەوین. وەرن تخوا با پێکەوە بچینە خزمەت قورئان، کاتێک کە ئەبینین خوای گیانە فەرمێ عەلەمەهو شەدید القووە، باسی دڵە بێگەردەکەی ئەکات، ئەفەرمێ ما کەذەبە الفؤاد ما ڕەئا، کاسێ باسی سینەی فراوانی ئەکات، سنگێکی وەکو شیرین باسی ئەو سنگەی ئەکات کە شیرینە و پڕ بەفراوە، ئەفەرمێ ئەلەم نەشڕح لەکە سەدرەک، باسی میهرەبانی ئەو ئەکا بەرامبەر بە ئێمە و ئەفەرمێ بالمؤمنین ڕەئوف ڕەحیم، باسی ئەو ئەکات کە ئەو بێگوناه و تاوانە، ئەفەرمێ ووەضەعنا عنکە ویزرەک، باسی زمانی ڕازگۆی ئەو ئەکات، ئەفەرمێ وەما ينطق عن الهوى، یادی ئەو بە بەرز ڕائەگرێ، ئەفەرمێ وەڕەفەعنا لەکە ذیکرەک، باسی هەموو ڕەوشتەکانی ئەو ئەکا کە ئەفەرمێ وئینەکە لەعەلا خولق عەظیم. ئەمە خۆشەویستمان پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کە خوای گەورە کردوێتە ئوسوەی ئێمە، قودوەی ئێمە، ئەبێ ئێمە شوێن پێی ئەو هەڵگرین. ئێمە پێویستمان بەوەیە ڕۆحمان لە پێناوی ئەوە فیداکەین، سامانمان لە پێناوی ئەوە فیداکەین، شوێن کەوتەیەکی ڕاستەقینەی ئەو بین. واللهی ناگەینە عاریفایەتی خوا لە ڕێگەی ئەوە نەبێ. دەی ئەو دڵانێکەوە عاشقی شەیدای ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم، ئەی ئەوانەی کە باوەشی شەوقەگرنەوە بۆ ئەو هۆ دڵە عاشقەکان، هۆ ئەو کەسانێکەوە وەکو پەروانە بە دەوری ئەودا ئەسوڕێنەوە، وەرن بە لەم وتارەدا ئێمە هەمووان پێکەوە شەوقێ بۆ لیقای ئەو دەرببڕین، وەرن بە هەمومان پێکەوە کۆمەڵێ شعری جوان بەرزکەینەوە بە زمانی جوانی کوردی، هەمومان بڵێن من میوانی تۆم، من میوانی تۆم، میوانی خوانی خانەدانی تۆم، هەمومان بین لەژێر سێبەری جوانی ئەوە ئۆقرە بگرین، ئارام گرین، کاتێکەوە ئەوصافی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم هەمووی
لە شعرە کوردەکانە ڕنگ ئەداتەوە بە قوربانی نالی بم کاتێکەوە باز لە گەورەی ئەم عەزەمەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەکات ئەی بێخود بۆ ناڵێی چۆن دڵی بۆ ئەو ئەشنێ چۆن دڵی ون ئەبێت ئەگەڕێ بە دوای دڵیا و لە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیدۆزێتەوە ئەی بۆ باسی مەحوی نەکەین کاتێک کە ئەبینی باسی عەزەمەتی لە قەسیدەی بەحری نورە باسی عەزەمەتی ئەو پێغەمبەرە خۆشەویستە ئەکات باسی ئەو سێبەرەی ئەکات کاتێکەوە هەڵی گرتووە لە ڕۆژی قیامەتە پەخشی کا بەسەر ئوممەتە ئێمە بمانەوێت لە عشقی ئەو تێبگەین ناکرێ هەتاوەکو نەچینە خزمەت ئەسحاب بزانین ئەوانە شەوقیان چۆن بۆ ئینجا ئێمە لێوە تێ ئەگەین وەرن با هەمووان پێکەوە سەیری بیلال کەین خۆشەویستەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک لە سەرە مەرگایە خێزانی ئەگری بەسەریەوە کاتێک خێزانی ئەگری و هاوارەکات چاوەکانی بەرزەکاتەوە بۆ ئەگری غدا نلقى الأحبة محمدا وصحبه ئێمە سبەینێ ئەگەینە دیداری خۆشەویستەکانمان ئەگەینە دیداری محمد المصطفى عليه الصلاة والسلام ئەبوو بەصیر کاتێک لە سەرە مەرگایە و نامەیەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی دێ زۆر بە شەوق و بە تاسە بۆ بینینی ئەو ئەفەرمێن نامەکەی ئەوی ماچ کرد و خسە سەرسنگی و گیانی دەرچوو زۆری ترمان ئەبینی کاتێکەوە عاشقانە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەجوڵێنە معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بیستی کە کەسێک هەیە ڕەنگی زۆر لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچی خەبەری ناروتی لە هەر کوێ هەیە بۆم بێنن کاتێکەوە هێنایان سێری کرد گەنجێکی زۆر وەسیم و جوانە فعلەن لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچی ئەفەرمێ هەستا لەبەری نێوچەوانی ماچ کرد زۆر ڕێزی لەم گەنجە گرت وتی واللهی لەبەر ئەوێ وەجهی جوانت لە وەجهی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچی خۆشەویستانم ئەمەوێت داستانێ لە خزمەتانە باسکەم کە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەگێڕێتەوە ئەفەرمێ زۆر عاشق بووم تامەزرۆ بووم دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکتر بە خزمەتی بگەمەوە ئەڵێ ئیشتیاقم زۆر بوو بۆ بینینی ئەو ئەڵێ دوای نوێژە ئیشا کە چاوەکانم لێکنا بە خزمەتی خۆشەویست گەیشتم کە بە خزمەتی گەیشتم کاتی نوێژی بەیانی بوو سێرم کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی دابەست و کۆمەڵی ئاياتی خوێند ئاياتەکان کە ئەی خوێن دڵم زۆر تاسەمەن و بۆ گوێگرتن لەو دەنگە جوانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ کە خەبەرم بۆوە زۆر بە شەوق و زەوقەوە چوومە مزگەوت ئەم شەو بە خزمەت خۆشەویستەکەم گەیشتوم ئەڵێ سبحان الله ئیمامی عومەرم بینی زەمەنی خلافەتی ئەوە هاتە ناو مزگەوتەوە هەمان ئەو ئاەتانەی خوێن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوێندی ئەفەرمێ لە خەوەکەما پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوای ئەوەی کە نوێژ تەواو بوو هەندێک خورمایان بۆ هێنا بانگی کردم وتی ئەی عەلی وەرە ئەڵێ چوومە خزمەتی زۆر بە ئیشتیاقەوە دەنگی خورمای دامێ ئەڵێ سبحان الله کە نوێژ تەواو بوو ئیمامی عومەر هەمان ئاەتی خوێن بە هەمان شێوازی ئەوە ڕووی کردە خەڵکەکە ئافرەتێک هەندێک خورمای هێنا لە بەردەمیە داینا فەرمی ئەوە بۆ موسڵمانان ئەڵێ ئەویش بانگی کردم وتی ئەی عەلی وەرە ئەم دەنگە خورمایە بۆ تو ئەڵێ دەنگە خورماکەم خوارد والله تامی ئەو خورمای ئەدا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێیدا ئەڵێ وتم ئەی ئیمام خورمایەکی ترم بەرێ فەرمووی ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی بدایە منیش پێم ئەدای ئەڵێ سەرم سوڕما من خۆم خەوم بینیوە چۆن ئیمامی عومەر ئەزان ئەمانە دڵیان ئەوەندە بە شەوقەوە بوو لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو حەیات و ژیانیان ئەیانووی سەرف بکەن لە پێناوی ئەم خۆشەویستە ژیانیان بە هەوای ئەوە بوو بە بۆنی ئەوە بوو تخوا ئەگەر ئێمە ئایا حەقیقەتەن لەو کەسانین کە پێغەمبەری خوامان صلی الله عليه وسلم خۆش ئەوێ لە فەرمایشتێکە ئەفەرمێ کێن ئەوانەی کە منیان زۆر خۆشەوێ ئەو کەسانن کەوا لێرەوە مشتاقی ئەون مشتاقی بینینی ئەون خۆشەویستانم مشتاقی بینینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر گەورەیە ئەفەرمێ من أشد أمتي لي حب الناس يكون بعدي ئەوانەی کە زۆر منیان خۆشەوێ خەڵکێکن لە دوای منەوە دێن یعنی لە ئەصحاب نین ئەفەرمێ يود أحدهم لو رآني بأهله وماله هەر یەکێک لەوانە تەمەناکە مشتاقە بۆ بینینی من ئەگەر هەموو ئەهل و ماڵ و مناڵی سەرفکە ئەگەر هەموو ماڵەکەی سەرفکە تخوا بە ئێمە لە خۆمان پرسین با پرسیارکەین بزانین ئایا ئێمە چەندێک خۆشەویستیمان بۆ ئەو هەیە ئایا تۆی پیر تۆی گەنج
مامۆستای بەڕێز، سایەقی بەڕێز، خوێندکاری بەڕێز، ئەو کەسێک کاسبکاری، ئەو کەسێک کە کرێکاری، ئەو کەسێک کە چەکداری، ئەو کەسێک فەرمانبەری، ئەو کەسێک کەم ئەندامی، ئەی نەخۆشەکان، هۆ فەقیرەکان، هۆ بێ ماڵەکان، هۆ دەسەڵاتدارەکان، هۆ پلە و پایەدارەکان، هۆ ئەهلی مزگەوت، هۆ ئەهلی بازار، هۆ ئەهلی هەموو شوێنەکان. باش ئەگەر ئێستا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێت بڵێن تۆ ئەم شەو بە خزمەتی ئەگەی ئەگەر بێت و هەموو ماڵەکەت سەرفکەی ئامادەی؟ تۆ بە خزمەتی ئەگەی ئەگەر بێت و نەفسی خۆت لە پێناوی ئەوە سەرفکەی، ئایا تۆ ئامادەی؟ تۆ بە خزمەتی ئەگەی ئەگەر بێت و نوێژەکان وەکو ئەو جێبەجێکەی، ئایا تۆ ئامادەی؟ ئادەی ئەگەر بە خزمەتی گەیشتین ئێمە چی بڵێن بەو؟ ئێمە ئایا ڕوومان هەیەکەوە بەرەو پیری بوەستین؟ ئایا چاوەکانمان چاوێکە کە دیداری ئەو خۆشەویستە ببینێ؟ ئایا دڵەکانمان دڵێکە کە بتوانێت لیقای ئەو کە؟ ئایا زمانمان زمانێکە کە بتوانێت لە خزمەتی ئەوە بوەستی؟ سەیری کەعبی ئەسلەمیکەن کە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عاشقانە و پەروانە ئاسا هەموو کاتێک ئەوە سێ بۆ ئەوە بتوانێت خزمەتێ بکە. ئەفەرمێ جارێکیان ئەوم حازر کرد بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بەردەم ماڵەکەیە وەستام ئاوی دەستنوێژم بۆ ئامادە کرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەڕایەوە شەو بینی ئاوی بۆ ئامادە کراوەتی کی ئەمەی ئامادە کردووە؟ کەعب ئەڵێ گەنج بووم چوومە خزمەتی وتم یا ڕەسوڵ الله من. فەرمووی ئەی کەعب سەل بە مەیلی خۆت داوام لێ بکە. ئەڵێ منیش بیرم کردەوە وتم ئەسئەل مرافقەتەکە فی الجەنە، داوا ئەکەم کە ڕەفیقی تۆ و هاوڵی تۆ بم لە بەهشتا. فەرمووی ئەوە غەیرە ذالک، غيري أمام داوى لبك أي كعب. فرموي يا رسول الله صلى الله عليه وسلم غيري أمام داوى لناكم إلا ذاك إلا هم أوي. فرموي فأعني بكثرة السجود، سجدي زور برا ديت خو أجر إستا هريشك لأما أم خوش يستوي بينين شي أكين بيد بلين يك دقيقة لبردمتها تو شي أكين لم كاتا لو أشي من بلين بلا مار أدم بلا وكاني ما شكم، لو أشي بلين خومي بقربان أكم احتمال بلين كيشو قرفتيكم هيا أي بيغمبري خوا صلى الله عليه وسلم أي خما خزمتي تو. لو أشي هريا كمان دردي جياني خوي باسكا كمان هي باسي وكا كأهي بيتا هاولي لنا وبهشتا كمان هي مشتاقي بينيني أوان دزور بي لو كسانا بيكا لدواي بيغمبري خوا صلى الله عليه وسلم زور بيغمبري خوا صلى الله عليه وسلم خوش ويسانم آيا إما أوانين ك تنها لنا وجمعة كان أبين رين آيا إما أوانين تنها نيجي ججنان لمزقوتا أبين رين يعني إما أوانين نيجي بيانيان لمزقوتينو قال يا رسول الله صلى الله عليه وسلم إما همور روشي 6 صلوات من لديداري تودا بيانيو إيوارا من بدا صلوات أكردوا أي بيغمبري خوا صلى الله عليه وسلم إما أو كسانين ك لجيانا خومن لدرو أباراست خومن لغيبت أباراست دڵمان شوێنی حرام نەئەکەوت زینامان نەئەکرد یا ڕەبی پەروەردگار ڕقمان لە موسڵمان نەئەبوو خیانەتمان نەئەکرد یا رسول الله صلى الله عليه وسلم ئێمە نوێژەکانمان نەئەچوان قەت دزیمان نەئەکرد خیانەتمان لە ماڵی گەل نەئەکرد ئێمە ئازاری دایک و باوکمان قەت نەئەدا سیلەی ڕەحممان جێبەجێ ئەکرد ئێمە زۆر ماندوو ئەبووین يا رسول الله صلى الله عليه وسلم لخزمت كرني هجارانا إما زكاة كان من جوان در أكرد إما حقي ميرات كان من بسر ونأهيشتوا إما قطر ربا من نخوار دبو جاسوسي من بسر هيج مسلمانك ونكردبو بأدبي من لهيج مزقوتي كان نكردبو پروردگارا إما كسانك بوين أجر هلايكيش من كردبي زور بآرامي توبة من كردو أي پیغمبري خوا صلى الله عليه وسلم إما للتوبة كارانين خوا شاهدك لتوبكارانين أبي إما بمشي واسا لقل بيغمبري خوا صلى الله عليه وسلم أخاوتن كين يان سرمان شور كين نتوانين كبخزمت بيغمبري خوا صلى الله عليه وسلم تشاو كان من برس كينو إما الاشتياقي ما نابو بيغمبري خوا صلى الله عليه وسلم لبرنامج صداي عارفان وأمانوي للرباسي أو پروردگار عظيم بناسين إما أزانين ناسين إخوا لغيري شوين كوتي أو دسمان ناكوي بوي أمانوي خو من فداكين إما أمانوي كسانيك بين
کە بە حوزوری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شاد بووین زۆر بە ئارامی لەگەڵیا بدوێن بتوانین سەرمان بەرز بێ دڵمان بەرز بێ بتوانین بە دەموچاوێکی گەشەوە سەیری دەموچاوی گەش و جوانی بکەین ئێمە هەمومان ئەزانین کە ئەو زۆر بەڕەحمە وكان بالمؤمنين رؤوف رحيم دەیت خۆ ئەگەر ئەو خۆشەویستە باوەشی شیرینی بۆ ئێمە بکاتەوە کێ هەیە ئامادە نەبێت کە لە خزمەت پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەگەر دەستی مبارەکی ڕاکێشا بێ هەمومان باوەشکەینەوە و پەلاماری دەستەکەی بدەین کێمان هەیە لە خزمەت پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئامادە بێت گیان فیدایی بکە ئەوەندەی قومێ ئەو بخورێتەوە هەموو گرفتەکانی سەرزەوی چارەسەر ئەکا باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئێمە ئەم هەموو اشتیاقمان بۆی هەیە دڵنیاییەوە ئەویش اشتیاقی بۆ ئێمە هەیە واللهی ئەو خۆشەویستە نازدارە چەند جار سەڵەواتمان لەسەر داوە چەند جار ئێمە ناوی ئەومان هێناوە مەلائیکەتی خوا ئاگاداریان کردووە کە فڵانی کوڕی فڵان ئەو عەبدە ناوەکەی تۆ ئەهێنرێ کە سەڵەواتی لەسەر تۆدا ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەی خۆشەویستانم مادام ئێمە خاوەنی پێغەمبەرێکی ئەوەندە بە سۆز بین واللهی ئەبێ ئێمەش ناخمان پڕ لە سۆز بێ ناخمان پڕ لە ئارامی بێ بەرامبەر بە ئەو خۆشەویستە بزانین کە ئەو پشتمان تێ ناکە ئەو هەر ئێمە لە ئومەتەکەی بین شەفاعەتمان بۆ ئەکا دەتخواوەرن بە سەڵەواتی زۆر لە دیداری ئەو بدەین هەمومان پێکەوە هەمیشە زمانەکانمان پاراوێ بە سەڵەوات ئەها ئیمامی شافعی کاتێکەوە دوای وفاتی یەکێک لە طەلەبەکانی بینی ئەی ئیمام حاڵت چۆن بوو ئیمامی شافعی ئەو فەضیلەتە گەورە فەرمووی واللهی خەریب و تیاچم بەڵام سەڵەواتێک لە دیداری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نووسیم هات بە هانامەوە کە ئەویش بوو لە کۆتایی کتێبێکما نووسیم وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا كلما ذكره الذاكرون وغفل عن ذكره الغافلون خوايا صلوات بدأ لديدار محمد المصطفى عليه الصلاة والسلام صلوات بدأ لديدار آل أصحابي أو صلواتك زور سلامك زور بو أو بقينا پروردگارا چنێک ئەو کەسانەی کە ذکری ئەکەن ژمارەیان چنێک ئەو کەسانەی بێ ئاگان لەو خوایە بە ئەندازی هەر هەمویان ئەوەندە سەڵەوات بۆ دیداری پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم دەیوەرن بە ئێمەش هەمومان بە ناخی دڵمان لەم بەرەبەری ڕەمەضانەدا بین لە ناخی دڵمانەوە سەڵەوات بۆ دیداری ئەو خۆشەویستە بنێرین سەلام بۆ دیداری جوانی بنێرین لەعەلە ڕۆژێک لە ڕۆژان هەمووان پێکەوە ئەڵێن یا ڕەسوڵ الله ئێمە ئەوانەین کە فڵانە ڕۆژ سەڵەواتێکی گشتیماندا لەسەر تۆ بە هەمووان پێکەوە بڵێن اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد اللهم بارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد يا ربي خواجان أم برنامج طاي برنامج كان يترمى لقبولك درجة كان خير بسرمانا وعلاك آرامي بخرنا عبد الله كان معنا بمن يرى لو كساني كمشتاق ديدار رسول الله صلى الله عليه وسلم پروردگارا ئێمە گوناهی زۆرمان کردووە گوناهی زۆرمان بەرز کردوەتەوە بەڵام واللهی پەروەردگارا ئێمە ئەمانەوێت بینە عاریف بە تۆ ئێمە ئەمانەوێت لە خزمەتی تۆیە پەروەردگارا بەسەری بەرزەوە ڕۆژێک لە ڕۆژان بە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شاد بین دەیا ڕەبی خوایە شەیدایی دڵمان زیاتر کە بۆ خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەرام و خراپەکاریەکان بمان پارێزە یا رب العالمین بمان گێڕە لەو کەسانەی کە ئەتوانن ئەم ژیانە کورتەی ئێرەیان بۆ ژیانێکی هەتاییان زۆر بە ئارامی و بە جوانی بکەنە پێشەنگێک بکەنە قودوەیەک بکەنە زاد و توێشوویەک لەوێ لە خزمەت تۆیە سەری پێبەرزکەن لە بەهەشتی هەتاییە بە میوانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم قبولمان کە آمين آمين والحمد لله رب العالمين